کۆمیسیۆنی باڵایی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئامادەیی خۆی نیشان دەدات بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی داهاتووی هەرێمی کوردستان کە دەکاتە مانگی ئەیلولی ئەمساڵ. کۆمیسیۆنەکە ئەوەشی لە بەرچاو گرتووە کە ڕەوشی ئابووری هەرێم لەو پەڕی خراپیدایە، بەڵام دەڵێ هەر هەڵبژاردنێک بکرێ لە ئەستۆی دەگرێن. لە ڕاستیدا ئێمە لە پلانی ساڵی 2007 کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە بەرنامەماندایە کە تەواوی ئامادەکاری بکەین بۆ هەر پرۆسەیەکە لە ئەم ساڵدا ئەنجام بدرێ بۆ هەڵبژاردننی یاخۆ ڕاپرسی. تەواوی ئامادەکاریەکانی ئەو پرۆسەیە دەگرینە ئەسۆ و ئەوەی کە پێویستە بکرێ و هەوڵ دەدەین بەڕاستی هەڵبژاردننی ئەمجار بەتایبەت جیاوازی زۆر هەبێ، بەتایبەت هەوڵدەین بەشێک لە پرۆسەکە بە شێوەیەکی ئەلکترۆنی بەڕێوە بڕوە و ئەنجامەکان بە خێراتر بتوانین ڕابگەینین. هەرچەندە کۆمیسیۆنی باڵایی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئامادەیی نیشان داوە، بەڵام ئەگەر بێت و ڕەوشی سیاسی هەرێم بەم جۆرە بەردەوام بێ و پەرلەمان کاران نەکرێتەوە، لیژنەی یاسایی دەڵێ ئەوە دووچاری ئاستەنگی یاسایی دەبێتەوە. بەبێ کاراکردنەوەی پەرلەمان ئەو هەر کارێک ئەم کۆمیسیۆنە بیکات لە خاڵک لە خاڵەکانە بە دڵنیاییەوە نقصانی تێکەوێ نەکرد کۆمیسیۆن و ئامادەکاری بۆ هەڵبژاردن هەر کارێکی تر لە هەرێمی کوردستانە هەر گۆڕانکاریەک لە سێ سەرۆکایەتیەکە لە هەر شوێنەکە هەر کارێ بکرێ بەبێ کاراکردنەوەی پەرلەمان ئەوە کارێکە کە یا لە دەرەوەی یاسای یا لە خاڵک لە خاڵەکانە نقصانی تێکەوێ. باپی پێشبینیەکانی کۆمیسیۆنی باڵایی هەڵبژاردن و ڕاپرسی ئەگەر مانگی ئەیلولی داهاتوو هەڵبژاردن بکرێت لە هەرێمی کوردستان ئەوە نزیکەی 3 ملیۆنی و هاوڵاتی مافی دەنگدانیانەیە کەچی لە پرۆسەی ناوتۆمارکردنی بایۆمەتریدا با گوێرەی ئامارێک کە لەلایەن دەستەی هەڵبژاردنەکانی هەرێم کە سەر بە کۆمیسیۆنی باڵایی هەڵبژاردننی عێراقا دراوەتە NRT تەنها لە 126 هاوڵاتیان سەردانی بنکەکانیان کردووە بۆ تازەکردنەوەی ناوەکانیان. سەبارەت بە ڕێژەی تۆمارەکانیش تا ئێستا بەڵێ ئێمە ڕێژەی تۆمارکردن لەسەر ئاستی هەرێمی کوردستان توانین بڵێن گەیشتۆتە نزیکەی 126 یا 26 بە چەند پۆینتێکیش زیاتر وە لە ئێستاە چوون بەرەو تۆمارکردن لەلایەن دەنگدەرانەوە زۆر زیاتر وەک پێشتر و ڕێژەی تۆمارکردن لەسەر ئاستی پارێزگەکانی هەرێمی کوردستان زۆر بەرەو پێشچووە و بە شێوەیەکی باش پێشکەوتووە. سەرباری ئاستەنگە دارایی و یاسایەکەی شارەزایانی هەڵبژاردن پێیان وایە ئەگەر هەڵبژاردنیش ئەنجام بدرێ ئەوە ناتوانرێ گرنگی بدرێت لە دەرەنجامەکانی دەنگدان. بۆیە بەڕاستی دەبێت بیر بکرێتەوە لەو دۆخە یەکەم نائارامی سیاسی و نازێژیری چونکە هەڵبژاردنێک بڕیاری پەرلەمان دەوێت ینی یاسای دەوێت پێی دەربچێ. دووەم پێویستمان بە ئیمکانیت و داهاتی زۆر هەیە کە بەداخەوە هەردووچیان ئێستا گرفتیان هەیە کرد زمینە سازی سیاسی دەوێت پێشوەی بچینە سەر هەڵبژاردن چونکە گەر زمینە سیاسیەکە هەبوو دەتوانن ئاڕاستەی ئەوەش بکەن کە بە کولفەیەکی کەم ئەو پرۆسەیە بەڕێوە بچێت. هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم قەیرانێکی سیاسی و ئابووری گەورەدایە بەشی زۆری ئەم قەیرانانە بەهۆی ئەنجامی هەڵبژاردننی ساڵی 2013ەوەیە هەر بۆیە ئەو ناکۆچیە سیاسیانە وای کردووە هاوڵاتیان کەمتر ئومێد و چاوەڕوانیان لە پرۆسەی هەڵبژاردن هەبێ. هێشقادرێن ئارتی هەولێر.